ئەوەی دڵخۆشمەکە ئەو ڕابردوویەکەوە ئەو شەرەوان و ڕۆژئاوا دروستی کرد بەڕاستی ئەوەی لە ڕۆژئاوا کرا ینی تاقە شۆڕش بوو لە ناو شۆڕشەکانی کوردستانە وای کرد یابانیەک بێ لە ئەرژەنتینەوە خەڵک بێ لە ئەوروپا و چەندین کەس هاتە ناوی معقولە ئەوانە لە ئێمە با بڵێن دڵسۆستر بن بۆ خاکی کوردستان شۆڕشێک کەوا توانی هەموو جیهان کۆ بکاتەوە ئەم گەلە کۆمەی ئەمڕۆ لە سەرمانەکرێت ترسە لەوەی کەوا شتێکی وا لە ناو جیهانە بەرپا بێت ئەوان ئەمانەی ئەمڕۆی ئێمەیان دروست کردووە ئەیانەویست وڵاتێکی داعشی دروستکەن بۆیە ئێستا سەرە کۆمەڵی داعشیان هێناوە بەرەنگاری کێکە بەرەنگاری ئەواکە کەوا سوپای ئەمریکای پارەست سوپای ئەمریکا ئەگە شەرەوانان نەبووایە تۆپیان پێلێدرا کەوا چۆن لە عێراقچیان پێکرا ئەگە شەرەوان نەبووایە ئەمریکیەک لە ناو سلێمانیە بە کۆیفی ئیسراحەتی خۆی ئەجوڵێتەوە ئەوە هین ئەوەیە کەوا کورد میلەتێکە بکوژ نییە